بنەماڵەکەمان بنەماڵەیەکی ئاینی بوو، باپیرم زانای ئاینی بوو و خوێندنی ئاینیشی لە لای شێخ عومەری ناسراوە ئیبنولقەرەداغی لەگەڵ مەلا عەبدولکەریمی مودەڕیسا پێکەوە بوون. دوای تەواوکردنی و کۆمەڵی دیراساتیشی نووسیوە و بەحسی هەیە، یەکێکیان کاتی خۆی من تەحقیقم کرد و بڵاوم کردەوە، ڕیسالە موجەزە فی الهەمزە المخەفەفە. دوای ئەوە چوو بۆ بەغا لە ئیمامی عەزەم 6 ساڵ ماوەتەوە، هەموو عولومی دینی تەواو کردووە. کە گەڕاوەتەوە دیارە وەزیفەیان ناوەتیە، بۆ نمونە قازی سلێمانی بێ، بەڵام باوکی حەزی لە وەزیفەی حکوومەت نەکردووە، بە تایبەتی ئەو سەردەما کە ئینگلیز هاتوونەتە سلێمانی، ئەو چارەی ئینگلیزی نەویستووە و کە هاتوونەتە سلێمانیش تەبەن پێشتر جاسووسیان هەبووە چێ چارەی ئینگلیزی ناوێ، وشویانە مەلا ئەحمەدی قوربانی. ساڵێ نەفی بووە لە کفری، زۆر مەسحی ئەهلی کفری ئەکرد، ئەوی خەڵکیشی تا بڵێ چاکن. دوایی مۆڵەکار بوون لەبەرە وەزیفەشی نەکردووە، دۆڵە ڕوت بە تایبەتی خێوەتەوە ئەوانە کە باشین مۆڵک بووە لە سلێمانیە، هی ئەوان بووە، هی باپیرم بووە. ئیتر تاوەکو ئەمری خوای کرد، هەر خەریکی نووسین و خوێندنەوە بوو. ئیتر ئەو ژۆرەی هەموو کتێب بوو، جاران تاقی تیا بوو، ژۆرەکان تاقەکان هەمووی بە کتێب هەڵسێنرا بوو. کتێبیش وەختی خۆی ئەوەی لە ئەزهەر چاپەکرا، ئەوەی لە ئەستەمبوڵیش چاپەکرا، هەردووکی بۆ ئەهات. خزمانمان هەبوو، ئەوزۆی مەبعوسان بوون، لەو ڕێوە کە هاتنەوە چوون ئەیان هێنایەوە بۆی. عاشقی کتێب بوو و لە سلێمانیش کتێبێ بەهاتایە ئەو لای بوو. هەتا زۆر جار شێخ محەممەدی خاڵ ئەی کاک سالار کتێبێکەی لای باپیرێ بەشکم بۆم بێنیت، منیشە چووم بۆم وەرەگرت و بۆمە هێنا. یعنی کە ئەو کتێبخانەیەکی گەورەی هەبوو، بەڵام ئێشتا پێویستی بە کتێبی مەلا ئەحمەدی باپیرم هەبوو. ئێمە هەر باپیرم ناوین، من سالار بووە و شوێکی ئەبێ ئەحمەدی پێوە بێ بە ناوی حەزرەتی هەم پێغەمبەرەوە هەم حەزرەتی کاک ئەحمەدی شێخ، کە کاک ئەحمەدی شێخ باپیرمی ناوناوە، بۆیە پیانە و مەلا ئەحمەد دەروێش، چونکە ناوی ئەنێ ئەڵێ ئەمە دەروێشی منە. هەروەها حاجی محەممەد سەرداری برام ئەو ناوی ئەنێ محەممەد سەردار. بەڕاستی یەکێکیشیان خۆشویسترایە لە منەماڵەکە پیانەوە کاکە مەلا، یعنی بە کوڕەکان و کوڕەزاکانی و پیانەوە کاکە مەلا. جا من لەو خۆشەویستیە باوکیشم هەر ئەربابی کتێب و خوێنن بوو. باوکم عەرەبی زانێکی چاک بوو، فارسی زانێکی چاک، تورکیشی باشی شێزانی و ئەدەبیاتی فارسی زۆر چاک لەبەر بوو. ئەویش ئەربابی کتێب بوو. لە مناڵیەوە پەروەردە بووم، هەتا کاتێک کە من ئەچووم بۆ کتێبخانەی گشتی بەرامبەر مزگەوتی گەورە، مزگەوتی بابانەکان، مزگەوتی حاجی کاک ئەحمەدی شێخ لەویا بوو. من ئێشتاوەکو لە قۆناغی سەرەتاییە بووم، ئەچووم کتێبم وەرەگرت و ئەم خوێنەوە. بە تایبەتی ئەو وەختە کتێبە کوردیەکان، کتێبی کوردیش کەم بوو، ئەوەی ئێستا بە ساڵێت چاپەکرێ بە 50 ساڵ چاپ ناکرا.
لەوێ کتێبم وەرەگرت بەداخەوە ئێمە ئێرشیفمان نامێنێ ئەجینا ئەبوو ئەو پستوڵانەی کە من کتێبم پێوەرگرتووە بمایە وە لەو تەمەنەشە دوای کتێبخانە گوێزرایەوە بۆ ئەو بەری عەقاری لای سانەوی سناعا بەنزیخانەیە بەرامبەری بوو ئەچووم بۆ ئەوێ دوای نزیکیش بوو لە ماڵمان ئێمە لە چوارباغ بووین کەواتە ئاشنایەتیم لەگەڵ کتێبە جگە لەوە من پارەم ئەگەر لە گیرفانما کۆبووایەتەوە خەرجی ڕۆژانەم کە وەرەگرت ئەچووم ئەو وەختە لای مەلا عەلی سەحاف کتێبەکانی قانەعی مەزن و ئەوانە ئەهاتن هەتا هەندێ چیرۆکی شەبوو کە ئەکرا بە کوردی فارسی بوو وەک ئەمیر ئەرسەلان و ئەم شتانە حەزم لێ کرد بە هەر حاڵ بەرەبەرە دەستم بە خوێندنەوە کرد هامشۆ کتێبخانەمە کرد هەتا سەروەختێ تۆمارێکی گەورەم هەبوو دەفتەری گەورە ئەم خستە بن باڵ و ئەچووم بۆ کتێبخانەی گشتی لەوێ ڕۆژنامەکانم هەمووی خوێندووەتەوە ژین و ژیان و گەلاوێژ ئەوی پێشتر کە دەرچووە هەندێشتی تیا بوو ئەم نووسیەوە لەوانە دیوانی مەولانە خالیدی نەقشەبەندی کە پیرەمێرد چکم زۆربەی بە هەورامی بوو کردبووی بە سۆرانی هەروەها شێعرەکانی مەستوورە خانمی ئەردەڵانی کە ئەو ئافرەتە زۆر بلیمەت بووە 12 کتێبی هەیە و مێژوو نووس بووە لە مێژووی هەموو مرۆڤایەتیە هیچی ئافرەتێ نەبووە مێژوو نووس بێ هاوشانی ئەو بێ مستورە خانم زۆر گەورە بوو بە هەر حاڵ من دیوانانەم کۆ کردەوە لەو خوێنەوانەی کە ئەم خوێنەوە من هەر لە ئاکادیمیش شانۆمان خوێن شانۆی ڕیالیزمی سۆسیالیزم مۆعجیم بووم بە تایبەتی ماکسیم گۆرگی ئەوە جارێ لە شکری ڕەسوڵ یادی بەخێر وتم دادەجان تۆ لەوێ خوێنوتە گۆرگی یانێکی وتیەوە چوون بۆ شەکراو خواردنەوەیەک بۆ کوزراواکە کە ئیتر لە یەک مارە ئەکرێن خەڵکەکە هەموو ئەیان و گۆرگی منیش پرسم کرد گۆرگی چییە؟ تیانانی تاڵ خۆی ژیانی تاڵ بوو تۆڵا بۆ کوزراوە دەمیان نایە دەم یەکتریان شیرین کرد گۆرگی ئەوەیە گۆرگی زۆر لەگەڵ چەوساوەکانە بوو هەتا کاتی خۆی من دیراسەیەکی گەورەم نووسی گۆرگی دەنگی دلێری چەوساوەکانی جیهانە زۆر لەگەڵ فەقیر و هەژار و چەوساوا بووە نووسیم دیراسەیەکە شانازی پێوەکەم لە ئیشەکانیم هەمووی خوێنوتەوە زۆربەشی بە فلیم دیومە ئەو سەروەختە من هامشۆی مەڵبەندی ڕۆشنبیری سۆڤێتی مەکرد لە بەغا ئەو وەختە کتێبەکانی دارە تەقەدوم و داری تاشقەند دوو دەستگای گەورە بوون بە عەرەبی چاپیانە کرد یعنی بە هەموو دنیا بڵاویەوە وە کتێبیان ئەیامێ یەکێکی لێ بوو مکەڕەم وابزان برای مکەڕەم تاڵەبانی بوو ناوی تەیب تاڵەبانی بوو تەیب تاڵەبانی ئاشنایەتیم لەگەڵی هەبوو کتێبەکانی ئەیامێ منیش لەوانە گۆرگیم ئەخوێنەوە گۆرگی ژیاننامەکەی 3 بەرگ بوو و بە فلیمی سینەماش دەستگایەکە بوو مۆس فلیم دەستگای سینەمای مۆسکۆ
یەکێ بوو لە دەستگا هەرە گەورەکانی سینەما لە عالەما. ئەو فلیمانم بینی بەڵێ کە باسی بە تایبەتی مەرحەلەی یەکەم بەشی یەکەمیان طفولەتیە بە عەرەبی یعنی سەردەمانی مناڵیم. لەو سەردەما من گریام لەگەڵی کە باسی مناڵی ئەکا باوکی ئەمرێ ئەینێژن ئەیخەنە قەبرەوە. لەو کاتار لەگەڵ دایشێتی و کەسیان لەگەڵ نییە فەقیرن بۆقێک ئەکەوێتە ناو قەبرەکەەوە و بارانیش دەبارێ دڵی لای بۆقەکەیە باشی بیرە چێتەوە خەیاڵی لای بۆقەکەیە بۆی گریام لەگەڵ گریانی گۆرجی مەزنە. ئەوە جارێکیش ژیانی شارلی شاپلنم ئەخوێنەوە. ئەو ساڵە ماڵمان بەهۆی ئەوەی حاجی برام لە بەکرەجۆ مامۆستا بوو خانوێکیان نابوویە لەوێ چوونە ئەوێ حەزی کرد بچین جێوێکی خۆشی هەبوو چکم بە کولادێوا بوو لەوێ ئەو شەوە لە ژوورێکا بووم بەسەرەوە باران ئەباری بارانێکی جوان لێوە لە پەنجەرەکەەوە سێرمە کرد ئەواڵ و چەمی قلیاسان وانە دیار بوو ئاوەکە کەوتە بۆ شەپۆلی ئەیە وە لە کۆڵانەکانە قەتیس مابوو کۆبوو بۆەوە. کاتێ باسی مناڵیەکە باوکی ئەمرێ داوکی شێتە بێ داوکێ بەنە شێتخانە ئەم تەمەنی 6 ساڵانە ئەچێ لەو دی و تەلبەنگەکەەوە سێری دایکیەکە من گریام لەگەڵی. شارلی ئەو پیاوە گەورە مەزنەی گەورەترین ڕەخنەگیری ڕەسمالیەت بوو منی گریان بەو مناڵیە. ئەوە دوو کتێبن من لەگەڵیان گریاوم و کاریگەریان گۆرجی کاریگەری لەسەر ژیانم هەبووە هەتا لە شانۆکانە کە نووسیم بە زۆر جار ئەو زۆرە هەناسەی گۆرجی تایە. من سەردەمێ زۆر سەرسام بووم بە نەجیب مەحفوظی میسری. نەجیب مەحفوظ نووسەرێکی ڕیالیزمی بوو لە ژیانی سادەی خەڵکەکەی کۆڵانەکانی وەکو زوخاق المەدەق و خان الخەلیلی و لەوانەوە هەڵیەنجا بوون. ئەم خوێنەوە نەک جارێک دوو جار سێ جار هەمووشیم هەیە. نەجیب مەحفوظم خۆشویست بووە و بە خۆڕایی نەبوو کە پاداشی نۆبڵی وەرگرت. زۆر هەبوو بە تایبەتی منەوانەی یەشار کەمال زۆریم خوێنۆتەوە تەرجومەکانی تر مامۆستا شکۆر تەرجومەیە کرد مەلا شکۆر مستەفا یا عەبدوڵڵا حەسەنزادە لەوانە چۆر ئۆغڵی کوڕی کوێرە زۆر سەرسام بووم پێی بە تایبەتی کە باسی ئەسپەکە هیچ مەیتەرێک هێندەی ئەو شارەزای ئەسپ نییە. من خۆم ئەسپم خۆشەوێ یعنی ئێمە هەر لە بنە ماڵەوە ئەسپی چاکمان هەبووە حەزمان لە ئەسواری کردووە و منیش کە ئەم خوێنەوە دڵم بۆی لێ هەیە ئەموو خۆزگە من بەم نووسیایە زۆر شیتایە سەرسامم. خاستان ئەوەیان عەبدوڵڵای حەسەنزادە کردوویەتی کە زمانێکی تێر و تەسەلی پاراوی کوردی دەوڵەمەنی هەیە. ئافەرین مامۆستا عەبدوڵڵای حەسەنزادە بۆ خۆت و ئەو زمانە شیرینە و ئەوەنەی کە زمانی کوردی شیرین کردووە. حەزمە کرد من بەم نووسیایە تاموبوونی ئەوەش لە هێندێ بەرهەمما هەیە. هەموو شتەکانی کە بە کوردی هەبووە یا بە عەرەبی هەبووە. سەفیحە بە عەرەبی خوێنبووم و دوای خۆم لە مەسرحا کردم بە ناوی تەنەکە. نا هیچ کتێبێک نییە ئەگەر تووڕەهاتیش بووە
شتێکی هەرتیا بووە کتێب هەیە پێوەی هاتووم سەرقاڵ بووم ڕەنگە دوایی گەیمە ڕۆمانیا بووە پەڕەکانی ئەوە دێ لەسەر جادام کڕی خوێنومەتەوە پەڕێ ئەخیری پێوە نەبووە ئێوە چەند پەڕێ ئەخیری ئاکامەکەت ئااتێ من لە ئاکامەکە بێبەری بووم بەڵام پەشیمان نەبووم سکومەرشیتیا بووە من لە کوردەکانە مامۆستا حسێن عارف ئوستازە و حەسەنی قزڵجی محەڕەم محەممەد ئەمین مامۆستا جەمال نەبەز ئەمانە کاریگەریان هەبووە لەسەر ئەوەی کە نووسیومە کتێب ئەڵێ عاشق الكتب ئەغنا وأسعد الناس جميعا عاشقی کتێب لە هەموو کەسێ بەختیارترە ڕاستەکە تۆ خۆت کتێبێکە دائەنێشی خوێنیتەوە چەند عالەمی تر ئەبینی بە زیینەتی لەبەردەمتایە من ئەو عالەمانە چێژم لێ وەرەگرت لە کەسایەتیەکەیان لە هەڵس و کەوتیان کەواتە کتێب چێژێکی ئەو تۆتایەتێ لە هیچ شتێکان نییە هێندێک جار دەڵێن کتێب ئێستا لە ئەنتەرنێت نەخێر ئەنتەرنێت ناتوانێت بۆنی کتێب بباتێ نازانێت ڕەنگی کتێب بباتێ ناتوانێت تام و چێژی باتێ کەی خوێنیتەوە خۆت و کتێبەکە و عالەمێکن تەنها تۆ کتێبەکە و خوات هەیە ئەوە بۆ تۆ تەواوە لەبەر ئەوە کتێب تایبەتمەندی خۆی هەیە سوپاستانەکەم دڵتان کردمەوە چکم باسی کتێبتان کرد منیش لەو کەسانم کە عاشقی